سڵاوی خوای گەورەتان لێبێت لەمە دووە 25,000 و 30,000 و 40,000 مەدەن بە بۆیاخێکی قژ کە ئێمە لامانە بە هەمان کوالێتی پێز ناگرێ حساسەتی جوش ناکات لە ماوەی 8 دقەیە ڕەنگی قژەکەت ئەگۆڕێت بەردەستە لە براندی ڤیۆرا بە 15,000. سڵاو ئێمە ژوک و وەرێکس بەشداری نەحوتەمین فیستیڤاڵی بەهارە کە بابەتەکانمان پێک هاتووە لە جانتا و دەبەئا و لە ئابە و چەندین بابەتی تریش کە سعرەکانمان بە نرخی جوملەیە و ئۆفەرێکیشمان هەیە بۆیەوەی ئازیز ئەگە دوو تۆدباک کڕن دانێک بە دیاری وەرەگرن واتە 3 تۆدباک ئەکات. من وەکو خاوەنی زەریف کۆلێکشن ئەما سێم جارمە لە فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهارا لێرە بەشداری بم و قماشەکانمان هەمووی جیاواز و تایبەتن شتەکانمان یعنی تاک و جیاوازە و لێرەش سعرەکان لە چاوپێجەکەیە بەس بە ئۆنلاینە لە چاوپێجەکەیە داشکانمان کردو سعرەکان هەمووی فەرقی هەیە. ئێمە وەک بەرهەمە خۆماڵیەکانی بەختیار بەشداریمان کردووە لە فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهار بەهەرەمەکانمان هەمووی خۆماڵیە هەورامانە و بەرهەمی سروشتی هەمووی پێکاتوە لە دۆشا و دۆشایت و ڕۆبەنار و هەنگینی خۆماڵی و جێزی هەورامان و زەیتی زەیتون و سرکەی سێوی هەڵەبجە.